سڵاوتان لێبێ بەیانیتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی بەیانی 24 لەگەڵ ئێوە دەبین بەو هیوایەن بەیانێکی باش بێ و ڕۆژێکی باش بێ دەستکەوتی باشە بێ پڕ بێت لە خۆشەویستی پڕ بێت لە ڕێزگرتن پڕ بێت لە کاری باش و لە دەستکەوتی باش لەم بەیانی لەگەڵتان دەبین کۆمەڵێک تەوەر کۆمەڵێک بابەت دەخەینە ڕوو بێکەوە گوێ لە کەسانی پسپۆر دەگرین و میوانی تایبەتمان دەبێت لە بابەتە جیاوازەکان زۆرترین زانیاری دەخەینە ڕوو سەرەتا لە بابەتێکی زۆر گرنگ زۆر جوان و بابەتێکی هەستیار دەست پێ دەکەین ئەمیش بابەتی هاوڕێیەتیە هەمومان لە ژیاندا کۆمەڵێک هاوڕێمان هەیە هەندێک جار هاوڕێی نزیک هەیە هاوڕێی نزیکتر هەیە هاوڕێی تا ڕادەیەکیش دوور هەیە بەڵام ئەوەی گرنگە بەلای ئێمەوە ئەوەیە کە هاوڕێیەکمان هەبێ ڕێزی بگرین هاوڕێکمان هەبێ هاوڕێی باش بێ هاوڕێی تنگانە بێ هاوڕێ بێ بەڕاستی هاوڕێ بێ ینی لەو کاتێک کە تۆ پێویستە هاودەمت بێ لە ڕێگا لەگەڵت بێ بتوانێ خەمڕەوێن بێ و لە کاتە سەخت و ناخۆشەکان بارگرانی ئەو بارە قورسەی کە لە سەرشانتە کەمی بکاتەوە ینی ئەو هاوڕێ جوانە کاتێک تۆ لە منداڵی و لەگەڵت دەمێنێت تا کۆتایی هەندێک جاریش هاوڕەیەک لە کاتی گەورەبوون دەبێتە هاوڕێت بەڵام بە تەواوی دەستت دەگرێت خۆزگە دەخوازی کە زووتر ئەم هاوڕێت ناسیبە بۆ ئەوەی ژیانی جوانتر کردبای من ئێستا بەتەنیام بەڵام هاوکارم هاژە چەند خولەکێکی تر دەگاتە لام چونکە هاژە خەریکی وێنەگرتنە لە ناو ئەم باخچەی لە دوای منەوە هەیە گوڵ و گوڵزار و هەموو ئەو بابەتانە بەیانیان دەبێ هەر هەندێک وێنە بگرێ وەکو ئەرشیف لای خۆی دەیڵێتەوە چالاکیەکان ئەمڕۆ زۆرن چالاکیەکانی ڕۆژی سنە ئەمیش لەم شارە بەردەوامە ساڵانە لە دووە مانگی بەهار بەهۆی ساڵڕۆژی دامەزراندنی ئەم شارە چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچن قایم قام و سەرۆک شارەوانی شاری سنا قسەیان بۆ کوردستان 24 کردووە لەگەڵ ئەوەی بەرنامەی چالاکیەکانیان ڕوون کردوێتەوە هاوکات باس لە گیر و گرفتەکانی پارێزگای سنەش دەکەن. مانگی دووی بەهار بۆ سنە مانگێکی تایبەتە چونکە شەشی ئەو مانگە بە ڕۆژی سنە ناسراوە و هەر بەو هۆیشەوە لەو مانگەدا چالاکی جۆرا و جۆر لەو شارە بەڕێوە دەچن بۆ ئەوەی هەم نزیکەی 400 ساڵ تەمەنی شاری سنەوە بیر خەڵک بێننەوە و هەمی لە ڕێگای چالاکی جۆرا و جۆر گەشتیار بۆ ئەو شارە ڕابکێشت. بەرنامە ڕێزیگەرمان لە تۆرێ ساڵا بووە سیدانە ڕوویدادمان تەڕاحی کردگە کارگەرە فەرهەنگیە کارگەرە وەرزشیە بەرپایە نمایشگاگەرە مختلفە مسابقەتە وەرزشیە پیادەڕەویە خانەوادەست کە ئینشاڵڵا من قەتعەن شەکم نییە و ئیمانم هەست کە لەم 30 ڕۆژە شارە سنەمان بەم ڕوویدادگەر و ڕوختادگەرە فەرهەنگیە فەزایەک شادی هەست. شاری سنە یەکێک لە کۆنترین شارەکانی کوردستانە بە شاری داهێنەری موسیقی یۆنسکۆ و شاری جیهانی دەفیش ناسراوە لە ڕووی پاراستنی ئاسەوار و کەلەپوری کۆنیش ئەزموونێکی زۆری هەیە بەڵام لە ڕووی ڕێژەی هەجاری بەردەوام لە 3 پارێزگای یەکەمەکەی ئێراندایە لەو بۆنێشدا قایمەقامی ئەو شارە دەڵێ جارە توانیویانە کێشەی ئاوی پاکی خواردنەوەی ئەو شارە چارەسەر بکەن. بە دەستوری شاه سەفی سوڵەیمانخانە ئەردەڵان شار سنە تاسیسەکات من لازمە زانین کە ئەم ئەیامەوە ئەم ڕۆژە وەخمە تەواو هاوشێریە لە عەزیزی سنەیمان تەبریک عەرزکەین و تەواو تەڵاشمان بەرئەمەسە کە ئینشاءڵڵا بتانین خەدەماتی لە شەئنە مەردمە شارە سنە ڕابین لە ساڵگەلە گوزەشتە و خصوصەن لە ساڵە گوزەشتە خەدەمات گەورەیەک بوو شار سنە اتفاق کەفتیە ئەز جملە بەحسە ئاوشور بە شارە سنەست کە یەکی لە دەغدەغا لە ئەسلیە مەردم بوو کە لە دوای پارێزگاکانی ورمێ و کرماشان سنە سێیەم پارێزگای گەورەی ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵام بەردی بناغەی وەکو شار لە پێش شارەکانی دیکە دانراوە و ئەوەش بەهۆی ئەوەی شاه سەفی خان نزیکەی 400 ساڵ لەمەوە پێش سلەیمان خانی ئەردەڵان ڕادەسپێرێت کە سنە یان سنە دژ بکاتە شار و ئەوەش تایبەتمەندیەکی مێژوویی و کەلتوری بەو شارە داوە. چیتر بەتەنیا نابووم لە بەرنامەکە هاژە گەڕایەوە هاژە فەرموو ئەو هەموو وێنە چێ لە ناو گۆڵ هەکارناکرێ و دیمەنە جوان و کەشە خۆشە لە دەست خۆمان بین بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بۆ هیوایم کە
هەموو چرکەساتێکی ژیان بتوانن کە چێژی لێ ببینن کە دەرفەتێکە ژیانکردن بۆی منیژەم بانێ ببورن کەمێک درەنگ هاتمەلاتەن چونکە هەم کەشەکە لەگەڵ هاوکارانم هەندێک وردەکاری ما بوو دواتریش بڕیارمان لەگەڵ گوڵ و گوڵزارەکەمە ڕاست سەلفەکەی خۆت بگری ئەو سپاسە کارگەم لێ بوو کە باسی هاوڕێتی باشکرم بۆ تۆ سەلمان دێک هاوڕێکی باش بژیت لەم جیهانە پڕ لە گیر و گرفتەدا بوونی هاوڕێکی ڕاستەقینەوە کو ئاماژەمان پێدا کە هاوڕێکی باش بووەتە یەکێک لە پێویستیەکانی ژیان بۆ زیاتر بەختەوەربوون و سەرکەوتن بوون بە هاوڕێکی ڕاستەقینە و دۆزینەوەی هاوڕێی ڕاستەقینە کارێکی و ئاسان نییە ڕاستە ینی بەڕاستی دەبێت مەینەتی ببینی تا هاوڕێکی باش دەدۆزیەوە و هاوڕێی ڕاستەقینە ژەبێت کە لەسەر بنەمای متمانە بوونە و قوربانی دانیشە لەگەڵ یان خۆشەویستی بنیاد بنرێت کە من هاوڕێ کەسێک بووم پێویستەکە قوربانی بۆ بم و متمانەشی پێ بکەم لە هەمان کاتە بەڵام هاوڕێی ڕاستەقینە کێیە چۆن بیناسینەوە هاوکارمان یان بارزان باسی ئەزمموی خۆی و هاوڕێتی باش دەکات. سڵاوتان لێبێت هیوادارم تەندروست باش بن. ئەمڕۆ باس لە یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان دەکەین کە ئەویش بابەتی هاوڕێتیە. هەمومان هاوڕێی باش و هاوڕێی خراپمان هەیە. بەپێی ئەزمموی خۆم خاوەنی چەند هاوڕێیەکەم کە ئەمانە پێیان دەوترێت هاوڕێی ڕاستەقینە و زۆر نزیکن لێمەوە. بەڵام بە درێژایی تەمەنم هاوڕێتی چەندین کەسم کردەوە بە کەسی باش بە کەسی خراپەوە. هەمیشە ڕوبەڕوویەک پرسیار دەبمەوە پێم دەڵێن باشەوە چۆن دەتوانی بەرگێم کەسانە بگری چونکە هەندێک لە هاوڕەکانم تەنها بەسەر شان و باڵی خۆیاندا هەڵدەدەن. پێم دەڵێن ئەوە چۆن تااقەتە تێدا بشیویان لێ بگری؟ هەمیشە وەڵامی منیش ئەوەیە کە دەڵێم هەموو کەسێک بەشی خۆی باشەی هەیە و بەشی خۆشی خراپەی تێ. من هەرگیز ناتوانم بە دوای و کەسانەدا بگەڕێم کە لە خۆم دەچن. پێویستم بەوەیە کە کەسێک بەردەوام بەسەر خۆیدا هەڵبدات لە بەردەممدا تاوەکو لێ وردبەمەوە و شتانێکی نوێی لێوە فێر بم کە خۆم ئەزمونم نەکردووە بێزاریش نابم چونکە ئەو وەکو خۆی قوبوڵ کردووە. دڵنیاشم کە ناتوانم کەسێکی کامڵ و بێکەم و کورتی بۆ هاوڕێتی بدۆزمەوە هەروەکو چۆن خۆشم بێکەم و کورتی نیم. من لەوانەوە فێری زۆر شتی باش و زۆر شتی خراپیش دەبم. زۆر جار ئەو منم کە بڕیار دەدەم باشەکە یاخود خراپەکە هەڵبژێرم چونکە تاکە جۆری مرۆڤ کە هاوڕێتی ناکەم بەلای منەوە تەنها ئەو کەسانەیە کە خراپەم بەرامبەر دەکەن ئەوانی دیکە خراپە بەرامبەر بە خۆیان دەکەن نەوەکو من. یەکێک لە قسە زۆر سەرنجڕاکێشەکان ئەوەیە کە دەڵێت لە کاتی پێویستیدا هاوڕێکەت دەناسی واتە کاتێک کە دەکەویتە کێشەوە کی هاوکاری دەبێت و یارمەتی دەکات و دڵت دەداتەوە و دڵتەنگە بۆت ئەو پێی دەوتێت هاوڕێی ڕاستەقینە. بەڵام من پێم وایە قسێکی لەوە زۆر سەرنجڕاکێشترەیە ئەویش ئەوەیە کە دڵخۆش و سەرکەوتویت یاخود شتێکی باش لە ژیانتدا ڕوو دەدات ڕوو دەکەیتە کێن ئەوە کێیە کە دڵخۆش دەبێت بە بیستنی. ئەوە بزانە کە شکست و نیگەرانیەکانت نابنە بربەست و هەڕەشا بۆ سەر هیچ کام لە هاوڕێکانت. هاوسۆزیکردن بۆ کەسێک کە خۆی پێویستی پێیەتی و بێتاقەتە ئەمە شتێکی زۆر ئاسانە. بەڵام چێن ئەوانەی کە هەواڵێکی خۆش کە بۆ تۆ هاتووە بە هەمان شێوە ئەوانی دیکەشی دڵخۆش کردووە. هاوڕێی ڕاستەقینە لە کاتە خۆش و گرگەکانی ژیاندا دەردەکەوێت. ئەو کاتە دەردەکەوێت کە شانازیت پێوە دەکات نەک باشیەکانت کەم بکاتەوە. دڵخۆشیەک بۆ تۆ لە دڵەوە دەری دەبڕێت نەوەکو نواندنێک زیاتر هیچ شتێکی تر نەبێت. کە باسی هاوڕێتی دەکرێت خەڵکی ماچەکەی یەهوزایان بێردێتەوە. کاتێک یەهوزا لە بەرامبەر وەرگرتنی تەنها سێ دراوی زیوی پێش جۆکان دەکەوێت و شوێنی مەسیحیان بۆ ئاشکرا دەکات یەهوزا پێیان دەڵێت ئەو کەسەی کە من دەچمە ژوورە و ماچی دەکەم ئەوە مەسیحە. بەو جۆرە بەهۆی ماچەکەی یەهوزاوە ئیسا دەستگیر دەکرێت و دواتریش لە خاوز دەدرێت. ئەرستۆی فەیلسوف هاوڕێتی بۆ سێ جۆر دابەش دەکەن. یەکەم هاوڕێی بەرژۆندی خواست، دووەم هاوڕێی کات بەسەربردن، سێم هاوڕێی چاکە. هاوڕێی بەرژۆندی ماوەکەی کورتە و لەگەڵ لەمانی بەرژۆندەکەشدا کۆتایی پێدێت. هاوڕێی کات بەسەربردن و چێژ و خۆشی لەگەڵ گۆڕانی میزاجدا دەگۆڕێت و هاوڕێی ماوە درێژیش نیە هەرگیز. هاوڕێیەکیش کە لەسەر بنەمای چاکە دروست ببێت گونجاوترین جۆری هاوڕێتیە. بەڵام باشترین هاوڕێتی کە لامیان باشتر بێ ئەوەی کە هەر سێ جۆرەکەی تێدا بێت هەم دڵخۆشی و چێژ و هەم چاکە و هەمیش بەرژۆندی. ژیان هاوڕێی وەکو وەسفەکەی ئەرستۆ و هاوڕێی وەکو یەهوزاشت پێ دەناسێنێت. گرنگ نیاوانەی کە دێن کام جۆرن. گرنگ ئەوەیە ئێمە هەر یەکە لە خۆمانەوە بڕیار بدەین کە بنەمای هاوڕێتیمان ڕۆزگۆی و چاکە بێت. نە بە زۆر هەوڵی گۆڕینی کەسایەتی هاوڕەکانمان بدەین نە هێندەش لەژێر کاریگەری ئەواندا ژیان بکەین کە ڕێگ و کۆوانمان لێبێت. ژیان بە جیاوازیەکانەوە جوانە. هاوڕێتی گەر هێندەی خێزان گرنگ نەبێت کەمتریش نییە. بۆیە بە وریاییەوە بزانە کە هاوڕێتی شێ دەکەیت. ئەو هاوڕێیکە لە هەموو کارێکە هاوکاری دەکات هاندەرتە هەتاگەر هەڵەشە کردبێت پشتیوان تەکە و هانتەدات بگەڕێتەوە ئامانج وە هیواکانت ئەو کەسە بەدیهێنەری خەونەکانتە.
لای تۆ هەکار چۆنە؟ زۆرێکی دیکە لە هەموو پەیوەندێکی کۆمەڵایەتیدا دەتپارێزێت هەر هەڵەیەک کە تۆ دەیکەی هەوڵی ڕاستکردنەوەی دەدات بەبێ ئەوەی بێزار و بریندارت بکات تا کۆتایی ڕێگا لەگەڵت دەمێنێتەوە. هاوڕێکی دیکە هەیە یاخو بڵین بنەمایەکی دیکەیە بۆی کە پێی بوترە هاوڕێ ئەویژەوەیە کە بەردەوام وەک مامۆستایەک ڕێنوێنی دەکات و بیرۆکەی نوێت پێدەبەخشێت لە هەر کێشەیەک یاخود گرفتێکدا لەگەڵ تا دەمێنێتەوە و ئامۆژگاری دەکات چۆن مامەڵە بکەیت و ناهێڵێت شکست بهێنیت. هیوا بەخشە چارەسەری کێشەکانت دەکات لەو کاتانەی تۆ دەترسیت ئەو کەسە هاوبەشی ژیانت دەکات واتە بە تەنیا لە خۆشیدا لەگەڵت نییە بەڵکو لە خراپترین کاتدا ڕێنوێنی دەکات و هیوات پێ دەبەخشێت. و ئەو هاوڕێیە خەندا خاتە سەر لێوەکانت و لە کاتی بێزاری و خەمۆکیدا و هەوڵ دەدات تۆ لەو خەمە قورسە بهێنێتە دەرەوە. بۆ نمونە لەگەڵ تا دێتە دەرەوە و قسە و چیرۆکی خۆش باسەکات و مێشکی تۆ دوورە خاتەوە لەو بارە ناهەموارە و دەبێتە فریاد ڕاست. هاوڕێ ئەو کەسەیە کە لە هەموو قۆناغەکانی ژیاندا لەگەڵتدایە لە هەموو کاتێکدا خۆشی و ناخۆشی هۆکارێکە بۆ سەرکەوتنت لە ژیاندا. ئەو هاوڕێیە کە خۆشی دەوێت و گرنگیت پێدەدات لە کاتە سەختەکان دەستت بەرنادات بۆ هەمیشە لەگەڵت دەبێت کاتێک تووشی کێشەیەک بوویت بێت ناڵێ ئێستا چیەکەیت یان بڵێت بۆ ئاو کردووە و سەرکۆنە بکە بەڵکو دەڵێت ئێستا چی بکەین بۆی دەکاتە بەشێک لە کێشەکەی تۆ و بە دوای چارەسەردا دەگەڕێت. هەکار هاوڕێی لەم شێوەیە هەیە؟ هاوڕی باشم زۆرە سوپاس بخۆم. ئەو خاڵانی تیاابێت مرۆڤ ڕەنگە ینی کامل نەبێ هیچ مرۆڤێک بە تەواوی باڵێن 100 بەڵام ینی تۆ چاوەڕێی چی لە کەسێک دەکەی لە کاتێکدا ئەوە گرنگترین شتە بەلای من پێم وابێ دڵسۆزە پێم وابێ بەبێ بەرژەوەندی هاوڕێتیم دەکات ینی ئەوە بۆ من هەموو شتە ینی کاتێک دەبینم ئەو تووشی دۆخێک دێ بەرامبەرە من هەڵەیەکی کردووە پێم وایە ینی بتوانم بیانووی بۆ بدۆزمەوە یاخود ئەو بیانوو بۆ من بدۆزێتەوە بۆەوەی ئەو لێکترازانەی کە هەیە تەشەنەکە بەڵکو بچووکی بکەیەوە هاوڕێتەکەت بپارێزی بە بڕای من وا باشترە هەڵبە دەبێت خۆش وابیت بۆ کەسێک بێگومان سپاس بەخوا منیش هاوڕێ ئەوم هەیە ئەوە زۆر گرنگە یعنی ئەوەی هاوڕێکی باشی هەیە ڕاستە خوددا چاکێکی زۆر باشی لەگەڵ کردووە. هەموو جارە لەم زۆر سپاس گوزارم کە خی گەورە و هاوڕێ باشێک پێبەخشیەوە بەس لێرۆ نایڵم بەە چاونەچین وتم پامێکی بە بنێری خۆی دوای پێگا دەزانێت کە هاوڕێ لەسەر بنەماکانی هاوڕێ ڕاستەقینە دەوەستین قسە دەکەین میوانمان دەبێت بەڕێز ئاکەم عومەر ڕاهێنەری گەشە پێدانی خودت ئەمستا ئاکەم زۆر بەخێر بێت. زۆر سپاسان ئەم ساکەم بەخێر بێت. زۆر سپاسان باشی سپاس لە تۆش پرسم فزولیەوەم هەیە بزانام تۆش هاوڕێکی ئاوا باشە هەیە کە ئەو پرسیارەکان بدەنە من پرسیارکەم چکە ئێوە ماشەڵاتان لە زۆر شارەزا بوون لەسەر بابەت. سپاس بۆ میوانداریە بێگومان بەڵام من بەڕاستی هاوڕێتی پێم وایە 4 جۆر هاوڕێ هەیە من هەر چواریانم هەیە. جۆرێک لە هاوڕێ هەیە وەکو ئۆکسجین وایە بەخوا ڕاستە یانی بەبێ ئەو ناتوانانی بژی ئەو لێ دوورکەوت تەنگە نەفەسەوی. جۆری دووەم هاوڕێت هەیە وەکو خواردن وایە ڕۆژانە هەر پێویست پێ بێ ئەگە زۆر خۆت بگری ڕۆژێ نان ناخۆی دووەم ڕۆژە ئەبێ بیخۆی ئەبێ بیستەوە بۆ لای. جۆرێک هاوڕێ هەیە وەکو دەرمان وایە لە کاتی درەنگە پێویست پێ بێ بەڵام کە پێویست پێ بێ عیلاجە پشتە جوانە. جۆرێک هاوڕێ هەیە بەردەوام دوعاکەین لێمان دوور بێ بەڵام هەر توشمانە بێ نەخۆشیە. هەر 4 جۆرە هاوڕەکەم هەیە من و ئازانم هەمووشمان هەمان بێ. منیش ئێستا تێگەیشتمە و پلەبەندی تۆ زۆر دروست وایە هەمویانی بیر کەوتۆ هەر 4 جۆرەکەیم دامشکی خۆی پۆڵێنی کرد زۆر باش فلانە تەماشای هاوڕەکانت بکە هەر چواریانت هەیە چکە بەشێک لەو سترێس و معاناتی ڕۆژانە تۆ هەتا هی هاوڕەکانتە بۆ دروست کردی. کە دەڵێم هاوڕێ واتە ئەوانەی کە پەیوەندیان بە تۆ هەیە تەنانەت مرۆڤ مەحکومە بە پەیوەندیەکانی خۆی چ هاوڕێ بێ چ زەمیل بێ زەمیل هاوکار بێ لە کارکردندا چ خزمەکانت بێ هەموو ئەوانە لە پەیوەندیان لەگەڵ تۆدا بەشێکی زۆر لەو سترێسەی تۆ هەتە لە ژیانتدا لە هاوڕەکانتەوە بۆ دێ. باشە کەواتە مامۆستا مادەم بەشێکیان سترێسن بۆ بێ هاوڕێمان هەبێ هەنێکیشان خۆشین کەواتە لە هەردوو حاڵەتەکە هەموو حاڵەتەکان بۆ بێ هاوڕێمان هەبێ. وەزارەتی تەندروستی سعودیە
دەڵێ یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانی خەمۆکی ئەو مرۆڤانن کە بە تەنیا ئەژین واتە تا تۆ قەراری تەنیایی بدەیت ئەوەندە ئەگەری ئەوە زیاتر تووشی خەمۆکی بی چونکە مرۆڤ کە خوا دروستی کردووە دە پێداویستی لە ناخیدا چەسپاندووە بەبێ ئەو پێداویستیانە ئەگەر پێداویستەکانی تێر نەبن ناتوان بژین یەک لەوانە پەیوەندیە مرۆڤ بەبێ پەیوەندی لەگەڵ دەوروبەری خۆیدا ناتوانێت بژی مرۆڤ ناتوانێت بە تەنیا بژی کائینێک نییە مەخلووقێک نییە هەر وەکوی ئەوی ئەرستۆش دەڵێ الئینسان کائین اجتماعی بطبیعەتی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ناتوانێت بە تەنیا بژی بۆیە دێ زەواجەکە پەیوەندی دروستەکە منداڵ دروستەکە هەموو ئەوانە چونکە خۆی حاجەتی هەیە ئێمە ناتوانین بە تەنیا بژی باشە مامۆستاکەم دەگوترێت ئەوەی برایەکی هەیە برایەکەی چ باش چ خراپ یا خوشکێکی هەیە ئەوە هەڵبژێردراوی خوددایە خوددا بۆی دروست کرد بەڵام تۆ هاوڕێیەکت هەیە هاوڕێیەکەت هەڵبژێردراوی خۆتە ئەگەر هاوڕێیەکی باشت هەڵنەبژارد ئەوە تۆ هەڵات کردووە ڕاست ئەڵێن نیعمەتەکان ئەو شتانە نین کە خوا پێی دایی بۆی ژیانی پێ بکەیت بۆ نمونە دەست و چاو و هەوا و هەمووانە ئەوانە ئێمە شکری لەسەر دەکەین و بەڵام ئەوانە پێداویستەکان خوا بۆ ئێمەی داوە تاوانین بەڵام گەورەترین نیعمەت لە دنیادا ئەوەیە تۆ کەسێکت هەبێ بتوانی خەم و ڕازەکانتی خۆتی لا باسکە ئەو گەورەترین نیعمەتە لە ژیاندا چکە بێنە بەر چای خۆت هەموو شتەکانی تر خۆشن بۆ نمونە ئێستا تۆ پارەت هەیە سیارەت هەیە ئەتوانی فیزت هەیە و ئەتوانی سەفەرکەی بەس وەکو تو باست کرد سەفەر بە تەنیا چییە ئەو کەسی سەفەرەکە بە تەنیا بەروی ئەو جۆرە هاوڕێی نیە ئەگەر جۆرە هاوڕێی هەیە بە تەنیا سەفەری ناکرد ڕاستە زۆر جار تەنیایی زۆر باشتر لە هەندێک لەو هاوڕیانی کە وەکو نەخۆشیوە کە دایمەن دوعاکەی لێت دوور بن بەڵێ زۆر جار هاوڕێیەتی هەڵبژاردننی تەنیایی باشترین بڕیارە بۆ چووکە لە هاوڕێکانی دەوروبەر لە پەیوەندیەکانی دەوروبەری خۆتۆ تەنها سترست بۆ دروست بووە تەنها زەختت لەسەر بۆ دروست بووە بەڵام دیسان ئەوەی دەڵێمەوە ئێمە وەکو مرۆڤ لە ناوەوە حاجەتمان هەیە بە دروستکردنی لینک و هاوڕێتی بۆ نمونە بام پرسیارە هەومان حەزمان لێ ڕێزمان لێ بگیرێ حاجەتێک نە ناخمان پێویستێک وایە ئەگەر هاوڕێ و دەوروبەر و ژینگەکەمان نەبێ ئەو پێویستە چۆن تێرە بێ کاتەم پێویستم بە دەوروبەری خۆم هەیە تاوەکو ڕێزم لێ بگرن و من ئەو شعورم بۆ دروست بێ خۆشەویستی ئەگە من خەڵک نەبێ خۆشمیان بوێ ئەو هەستە چۆن تێر بێ تێر نابێت کەواتە من ئیلا پێویستم بە دەوروبەری خۆم هەیە پێویستم لەو لینکە لەو پەیوەندیەش پێویستم بەوە هەیە احترامم بگرن منیان خۆش بێ بە وەفا بن چکۆوانە پێداویستەکانی داخلی خۆمن ئەگەر ئەوان نەبوون ئەوانە هەر بە تینوتی ئەمێننەوە کاتێک کە من تەنیایی هەڵبژێرم ئەوانە تووشی خەمۆشی و کەئابە و نەخۆشی مەکەن چکە پێویستین چکە تینون لە پەیوەندیەکان و ئەوانە تێر بن بۆیە کاتێک تۆ لە پەیوەندیە کە ئەمانەت دەست ناکەوێت ئەم پێداویستیان تێر نابن سترس بۆ زیاد دەبێت چکە تو بە دوای شتێکا دەگەڕێ ناختە ئەوانش نادەنێ باشە مامۆستا ئەمانە بەگشتی بەستێکی حاڵەتی نۆرمەڵەکانە کەسێک هاوڕێ هاوڕێ باشە بەڵام باباسێکی حاڵەتی شازیش بکەین کەسانێکان خۆیان تەبیعەتیان لەگەڵ کەس ناگونجێ پێیان وایە کە بێت ئەمەیڵێ هەموو هاوڕەکانیشی بڵێن وایە ڕاستە لە یعنی بە کوردەکەی بە کەیفی ئەم بڕۆن و هەڵسو کەوت بکەن ئەم کەسانە گرنگترین و وەسەرەکیترین بنەما چییە بۆی کە بتوانن هاوڕێتی دەوروبەرەکان بکەن یاخود هاوڕێ پێیەکەن یان هاوڕێکانی لەگەڵیا بمێنەوە هاوڕێکان دابەشە بن بەسەر دوو حرفی ئینگلیزیە وەها تەصنیف کران پۆڵین کراون ئەڵێن جۆرێکیان وەکو حرفی تی وایە دائیمەن ئەبێ ڕازیکەی یەک تۆستۆ بە دڵی خۆتکەی لاتی ئەو بەرە بێتەوە پەیوەندیەکە نامێنێ بۆیە هەموو ئیعتیماد و هەموو پشتی بە ئەوە بەستاوە کە تۆ دەبێت قوربانی بدەیت زۆرجار لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ژنومێردا منداڵ و دایک و باوکە بزانن منداڵەکە هەموو ئیعتیماد و پشتگیریەکی لەسەر باوکێتی باوکی بەس دەستی لێبەردا ئەو منداڵە کەوتوێتەوە ناتوان هەڵسێتەوە ئەو جۆرە پەیوەندیەکی ناتەندروستە فەگەر ئێمە ئەو جۆرە برادرایەتیمان هەیە ئەو جۆرە هاوڕێتیمان هەیە با لە ئێستا معالەجەیەکەین چونکە ئەوە ڕۆژە هەرەکەوێ ئەمڕۆ زووتر عیلاجیکەین باشتر ئەوە خەتای بەشێکی خەتای خۆمانە کاتێک چونکە ئەڵێن باشبوون لەگەڵ دەوروبەری خۆتا گرنگە زۆر باشبوون لەگەڵ دەوروبەری خۆتا جێلیە چونکە زۆر باشبوون لەگەڵ دەوروبەری خۆتا دەکرێتە بابی ئیستیغلال دەکرێتە بابی حرفتیەکە خەڵکە هەستەکەی زۆر کەس شانی بەسەر تۆدا داوە هەر دەگەیتە پۆینتێک کەس نامێن لەگەڵتا چونکە هەمان یعنی تۆ هەتا پێت هەیە
ئەوان لەگەڵتن هەتا ئەتوانی ببەخشی تاوان بەخشین لە راپۆرتی هاوکارتانەوە باسی جۆری هاوڕێتی بەرژەوەندی کرا ئەگە بەڕاستی بە وەسفێکی تر وەسفی بکەین چ جۆرێک هاوڕێ هەیە من بەرژەوەندیم لەگەڵی نەبێ هەموو هاوڕەکان بەڵام بەرژەوەندی بریتی نییە لە دەستکەوتی دارایی دەستکەوتی دەرونی ڕۆحی لەو هاوڕێەوە هەموو ئەسڵەن پەیوەندی لەسەر بنەمای پێویستی دروستە بێ هەموو پەیوەندەکان خێزانداری منداڵ هاوڕێتی هەموو پەیوەندەکان بەڵام پێویستیەک ینی چۆن بۆ خۆم بە پێویستی دەزانم بۆ تۆش بە پێویستی بزانم نەک بۆ خۆم بە پێویستی بزانم بەڵام بۆ تۆ هیچ پێم پێویست نەبێ حتمما ئەگە پەیوەندەکان وەکو حرفی ئێچ نەبوون ئەوەی کە جۆری دومیانە واتە هەرچیان لە ئاستی یەکتریان هەرچیان بە کەڵکی یەکتری دێن ئەگەر یەکیان بە حورەتی خۆی جولاوە ئەوەی کە تەسیری لێ ناکەوە ئەتوانە ژیانی خۆیان بکەن بەڵێ نابێت تۆ بەردەوام بەخشەرەکە بی من وەرگرەکە بم یا من بەخشەرەکەم تۆ وەرگرەکە بی من ماندووە بم ڕۆژێک دێ ڕۆژێک دێ بێزارە بم ڕۆژێک دێ یەکێک لە من گوێ بخوێن دەرێ ئەرێ تۆ بەس نییە هەرە بەخشی بۆ ئەو جا لە زانستی دەروزانێ جۆرێک لەوانە پێیانە وترێ موسەکینات هاوڕێ موسەکن واتە تۆ هاوڕێیەکت هەیە بەردەوام ئەچی بۆ لای قسەی خۆتی بۆ کە تو دەڕۆی ناتانی ئەو شعوری چییە هەست بە چیەکە بەس تۆ پێویست بەو بوو چوو قسەی خۆت بۆ کرد ڕۆشتی ئەو جۆرە لە پەیوەندیشی ناتەندروست چونکە بەردەوام لەسەر وەکو دەڵێ خۆشەویستی لێک لایەنەوە باشە دەتوانانی بەچی بڵین هاوڕێ ینی ئێمە ڕۆژانە کەسانێک دەبینین سەلام سڵاو چاکوچۆنێکی گەرم هەندێک جار سودفۆی دەکات لە بازار دەبینی لەگەڵی دادەنیشی چایەکیش دەخۆیەوە ینی دەتوانین ناو لەوانە بنین هاوڕێ یان تەنیا ئەو کەسانە هاوڕێن کە بە فعلی ڕۆژانە مەسج دەگۆڕینەوە یەکتر دەبینین هەفتانە ئەمانە هاوڕێن سێ بازنە هەیە بۆ هاوڕێتی دەبێت زۆر ئاگدار بین ئێمە هەر سێ بازنەکەمان ڕەنگە هەبێ بەڵام وەکو بیدایەت جەنابەت گوتت لە اختیاری خۆمانە ئێمە موەفەق نین دەبێت ئێمە بین ئەو هاوڕێیانە بینە بازنەی یەکەم کە ئیشمان پێوێتی کام هاوڕێ بەرینە بازنەی دوم کام هاوڕێ بەرینە بازنەی سێ بازنەکە چی یەکەم بازنە فراوانە گەورەکەیە کە لێت دوورە ئەو هاوڕێیانن کە هاوڕێن بەڵام خراپن وەکو شخصیت وەکو تەبیعەت وەکو سمعە وەکو ئەوان بەڵام احترام ڕەنگە هاوڕێ کارت بێ هاوڕێ قوتابیت بێ هاوڕێ گەڕک بێ تا ئەمانە لیان نزیک بیتەوە ڕەنگە وەکو خەڵوز وایە تۆش ناشرین بکەن و ڕەنگە درەژ بکەن ئەبێ دووربی پەیوەندیەکەت لەگەڵیانە بەڵام پەیوەندی هەر بمێنێت چونکە هاوڕێتی ژینگەیە ڕەنگە تۆ کاریگەریت هەیە بەسەریەوە ڕۆژێ ئەو بەرەو باشی بچ بۆ ئەو پەیوەندی هەر نابێت بچرێنی جۆری دوم هاوڕێکان لە ذاتی خۆیانە باشن وەکو کەسایەتی بەڵام سلبین سلبی واتە نەرێنی فکرەکەنەوە لە ژیانیدا نەرێنی تاق ئەبەخشنە دەوروبەری خۆیان بەردەوام هەر تێبین کاک ئەو کەی جلوبەرگە لە تۆ ناوەشێتەوە و دەمویست ئەو شتە بڵێم بەڕاستی ئەوە ینی من زۆر جار تووشی ئەوە بوومە هەر بە تەبیعاتی حاڵ ئەمن لەگەڵ کەسی ڕەژبین زۆر کێشەم هەیە ینی هەر کەسێک کە لە ژیان بەڵزەبەت ینی ناتوانم هاوڕێتی یان لێیان نزیک ببمەوە یان تووشیش بوومە زۆر توش بوومە بەردەوام ڕەخنا بەردەوام گلەی لەسەر هەموو شتێک تێبینی هەیە نەک لەسەر خودی خۆم لەسەر دەوروبەر لەسەر ژینگە لەسەر کەشی سیاسی لەسەر هەموو دۆخێک لەسەر وەرزش ئەمە دۆڕین تەواو ئەو هەفتەیە ئێمە نابینەوە کوری با بەواز بینە فەریقمان باشە کێشەی ئەم جۆرە هاوڕێیان ئەوەیە هاوڕێ باشن یعنی سمعیان باشە زیرەکن محتەرەمن ڕێز لێگرن دڵسۆستن خۆشیانەوەی بەڵام سلبین بۆی ڕەنگە جار ئەو برات بێ ڕەنگە باوکت بێ ڕەنگە دایکت بێ بەڵام بەردەوام کاکە مەکە ئەمە کەی فکرێت تۆ هیناوتە ئەمە کەی مەشروع ئاخر کاکە ئەم سەفەرە مەکە ئەخر یعنی بەردەوام ئەوەندە نێگەتیڤە ئەوەن ڕێت لێ ئەگرێ بۆیە تۆ دێی جا لێرە خەتەر دروستە بێ ئەوەیش ئەوەیە کە بێ ڕاوێژ بەمانە بکەی کە دڵی خۆت بۆ ئەمان ناکەیتەوە مشکلەیەکت هەیە دلای ئەو باسەکەی حاڵت جوانە بێ دوای ئەوە چونکەمانە خۆیان ئەسڵەن سلبین ئەو نەسیحەتانی ئەوان ئەدکەن خێراتر دوورتەخەنەوە لەو بابەت بۆیە زۆر کەسێ ڕەنگە خەونی هەوو بێ لا ڕاوێژکارێکی زۆر نزیکی خۆی باسی کردو لێرە لە گۆڕدراوە باشە جەمام سامە تازە توش بوون لەگەڵیا ینی وەکو خۆوتە براتە هاوڕێتی تر خۆ تازە توش بووین لەگەڵیا چۆن مامەڵەی لەگەڵ بکەیت چۆن نە دوورکەویتەوە نە نزیکیش بی لەگەڵی ئەوە هەڵەیەک کوشندێ ئێمە هاوڕێتی بە توشبوون تێبگەین دەبێت ئێمە زۆر لەو مابەتە ساحب قەراری خۆمان بین من هاوڕێکەم ئەیخەمە ئەو بازنەوەی کە خۆم دەمەوێت نابێ من ئەو بخاتە ئەو بازنێک کە خۆی دەیەوێت دەبێت هەموو ماوافکردکەینەوە
واتە هاوڕێیەکەم کاتێک کە زانام سلبیە چونکە هاوڕێ بیئێ ژینگەی تووە هەرێکێک لە ئێمانە ئێستا تۆ بۆ هاي باوەڕکە ئەو دەوروبەری کە هەت بووە توی گەیانتە ئەم قەناعەت و تێگەیشتنی ئێستاکانی خۆتەوە ڕەنگە ژینگەکە بە جۆرێکتر بووە ئێستا لە شوێنێکترە بیش وی هاوڕێتی ژینگەت بۆ دروستەکە ئەبێ خۆت بخیتە ئەو بازنەوەی کە خۆت دەتەوێت ئەم جۆرە هاوڕێیانە بیخە بازنەی دووەمەوە واتە هاوڕێ باشن سەلام و کەلام و دۆستایەتیشم لەگەڵیان باشە بەڵام ڕایژی پێ ناکەم قسەی دڵخۆی بۆ ناکەم خەونەکەم لای ئەو ناجێڕمەوە نایکەمە سەرچاوی بڕیاردان نایکەمە سەرچاوی هەواڵەکانی خۆم چکە زۆر کەس هەیە کەسێک هەیە بەردەوام ئەو هەواڵێداتێ ئێوە هەواڵەکانی دایمە ڕژبینە و دائما تۆ خەریکی خۆتە پارێزی بە زوانیە دنیا زۆر جوانەمە مسامەیەک ینی لە ناو کووردە دەگمەنە چونکە ئێمە عاتفین میلەتێکی زۆر بە دڵ بیرەکەینەوە دایمە خاتری کەسەکانی دەور و بەرمان گرتووە لە خۆمان زیاتر بەڵام وتیت و زۆر جوانە کە بێت تۆ بیکەیتە بازنەکەەوە نیەمە بڕیاردانێکی دروستە لەسەرەوەی کەیتر سبەی لۆمەی خۆشت ناکەی وی ئەوێژ ناکەیت زۆری سێم ئەوەی مامۆستا پرسیارەکەی لێکردن ئێمە چی بکەینە هاوڕێ خۆمان ئەو بازنە بچووکەیە کە دەبێت عەدەد و ژمارەی ئەم هاوڕێیانە کەم بن نابێ زۆر بن هاوڕێی زۆر باشن وەکو شەخسیەت و تەبیعەت و عەقڵ و ئەوانە و ئەرێنین پۆزیتیڤن لە حەیاتە ئێنەرجیان هەیە دائما تۆ بێتاقەتی ئەو زیندوو دەکاتەوە تۆ خەونێکت هەیە واز لێ بینی ئەو پاڵپشتە لە شوێدا تۆ هەستەکەی دەکەوی ئەوە گۆچانەکەی دەستە ئەو ئەرێنیە و لە هەمان کاتدا شەخسیەتیشی بەهێزە خاوەنی خۆی ئەمانە بکە بازنە بچووکێک خۆتەوە طبعاً ئێستا ئەمانە دەبێت بڕازای خۆمان بکەینە جارێکتر تەحەکومکردن بەم بازنانە خۆمم یان خۆیەتی ئەگەر ئەوە کەواتە من لە پەیوەندیەکەیە من تەرەفە لاوازەکەم ئێمە لە یاسادا جۆرێک لە گرێبەستمان هەیە پێیان وترێت گرێبەستی ناچاری ئیدغام واتە تەرەفێک لە تەرەفەکانی گرێبەستەکە بە ناچاری ئەم گرێبەستاکە هیچ حەلی تکەی نییە بەڵام هەرە بێ بیکە و ئەژبێ تەبیعات و هەموو ئەو ئەگەرانی دێتەنا ئەو گرێبەستەوە پێشوی پابەت بێ بەس من نابێت لە هاوڕێتی ئەمە بکە ئێمە زۆر بەمان لە هاوڕێتی و لە خزمایەتیە تووشی ئەم جۆرە ئەم دەردەبووینە کەوا زانین ئێمە تازە مەحکومین نا من نەمگوتۆ بڕۆ قەتعی هاوڕێیەکانت بکە من نەمگوتۆ بڕۆ قەتعی خزمایەتی بکە نا سیلە ڕەحمە بچرێنە بەڵام بیخە بازنەی خۆیەوە لە بازنەی خۆی ماوەڵە بکە بۆی تۆ سترێست کەم بێتەوە چێن ئەو هاوڕێیانێک کە سەپۆرتەکەن لە خەونەکانت ئەو هاوڕێ ئەسلەکانت باشە خراپترین جۆری هاوڕێ کامەیە حەسوودە ڕەشبینە ینی بەرژەوەندی خوازە کامەیان بە بڕوای تۆ من ڕقم لە هاوڕێ بەرژەوەندی هەمیان زیاتر دووری بێخیەوە هەمومان بەرژەوەندی خوازین بۆ یەکتری بەڵام نۆرمەڵە بەڵێ بەڵام بەرژەوەندیەکانمان بەڵام سادەی ئەوەیە تو تێ بکەی سادەی ئەوەی ئەو تۆ ئیستەغلالکە تو ئەزانی ئەوە هەموو جا دەتباتە مەطعەم و خۆی پارەکەش نادە بەسەریە ئەگە جارێکیان تو عاقڵ نەبووی احترام هەیە جاری دەم عاقڵ نەبووی خەتای تۆ خەتای ئەو نییە ئەو دەستی خۆش بکەوە لە تۆ بەڵام من کە هاوڕێکی خۆمەکەم پێویستی دەرونیم بەو کەسە هەیە پێویستی ڕۆحیم بەو کەسە ڕۆحم بەوەی بەستاوت دڵم بەو خۆشە بێ ئێوە بەرژەوەندیە قەیسێکە دەی بەس خۆشە ئەوش ئەو سوودە لەم ببینێ ئەوە ئەسڵەکەیە واتە ئێمە هەردووکمان سوود لە یەکتری ببینین خراپترینیان ئەوەیە بە پێی میزاجی خۆی لەگەڵ تا بێ ئەو خراپترینیان ئیزعاجترینیانە چونکە کەمترین مڕاعاتی تایە بۆ هەستی تو کەمترین ڕەچاوکردنی هەست و بارودۆخی توی تێدا واتە ئەو کاتێک تۆ دەتەوێت ئەو نییە چونکە ڕەنگە میزاجی حازر نەبێت ئەو کاتێک تۆ ناتەوێت ئەو میزاجی هەیە دەبێ بێت بۆی ئەدباتە دەرەوە پیاسەیەک پێ دەکات تۆ حازرنی بۆ پیاسێ بەڵام ناشتوانای ڕەتیکەیتەوە بەڵام ئەو میزاجی هەیە دەبێ بچی ئیزعاجترین کەس لە ژیانتە چ ئەگەر دایک بێ باوک بێ خێزانت بێ منداڵت بێ میزاجیەکان چونکە دەبێت بەردەوام تۆ خۆت بگونجێنی لەگەڵ بیئەی ئەوە لەگەڵ تەبیعەتی ئەوە لەگەڵ سروشتی ئەوە حەزی لە سەفەرە تۆ حەزت لێنە دەبێ بڕۆی حەزت لە سەفەرە حەزی لێنە دەبێ نەڕۆی ناچی تەواو پەیوەندیەکە وردووەردە سار دەبێتەوە دەچی تۆ دایمە مەحکومی بە میزاجی ئەوە خراپترین جۆری پەیوەندیەکان ئەو کەسانن کە لەگەڵ تەرەفێکان تەرەفەکە میزاجی متەقەلبە و گۆڕانکاری بەسەرا دێ ئێمە لەبیرمانە چێ مرۆڤ
لە پەیوەندیکردن لەگەڵ بەرامبەریە دەبێت پێش ئەو احترامی خۆی بکرێت بەشێک لە پەیوەندیەکانمان کە ئێمە دروستمان کرد لەگەڵ دەوروبەری خۆماندا احترامگرتنی بۆ خۆمانیان نییە خۆمان ڕێز لە خۆمان ناگرین خۆمان بووینێتە خاڵی لاواز لە پەیوەندیەکە معقول نییە دەبێت ئاگدار بین مرۆڤ بە سێ پەیوەندی سەرچیە تێپەڕێ دەبێت هەر سێ پەیوەندیەکە بەهێزکە پەیوەندی مرۆڤ لەگەڵ بەشە ڕۆحانیەکەیە ئەمان هەرچی مرۆڤ لەسەر زەویە خواوای دروست کردیە لە ناخیەوە حەزی بەبوونی ئیلاهێک هەیە ئەجا ئەو ئیلاهی بە جوانی ناسی بێ بە باشینەی ناسی بێ ئیلاهەکەی ئەو جیاواتە لەگە ئیلاهەکەی توە ئەگەر هەر دەستینەکەی یۆگاکە چونکە بۆی هەندێک ڕۆحانیاتی خۆی باشکە هەر دەستینەکەی دارێک بەردێک کاتە ئیلاهی خۆی پەیوەندێکی ڕۆحانی هەر هەیە واتە مرۆڤ هەرچی مرۆڤە لەسەر زەویە حەزەکە لە دەرەوەی هێزی خۆی هێزێکی باڵاتر بکاتە ئیلا بەردەوام ڕۆحانیات پێوی ڕە بکە جۆری دووەم پەیوەندی خۆتە لەگەڵ خۆت جارێ ئەگەر تۆ احترامی خۆت ناگری و تەقدیری خۆت ناکەیت و بۆ خۆت باشنی چاوەڕوانی کەسیش مەبە بۆ چاوەڕی ئەوان لەگەڵ تا باش بەشێک لە مرۆڤەکان خۆیان وان هەر خۆیان تەقدیریان بۆ خۆیان دانناوە بەشێک لەو نائانەی کە تۆ دیگەڵی ئەو نایانە دەڵێ با بڕۆین بۆ فلان شوێ بڵێ نەخێر نایە ئەوە ڕێز لە خۆت برد ئەو مرۆڤانەی کە بەردەوام نەئیان نییە خۆیان ڕێز لە ئێرانی نایان کوژاندێتەوە زۆر خەتەرە ڕاستە جۆری سێ من ئەو پەیوەندیانە من هەمە لەگەڵ دەوروبەری خۆمدا طبعا پەیوەندی من ئەگەر لە ڕووی ڕۆحانیەوە هاوسەنگ بوو پەیوەندی خۆم لەگەڵ خۆمدا باشترە بێ لە ڕووی دەرونیەوە ئارامترە بم تا پەیوەندی من لە ڕووی دەرونی ئارامتر بێ کەمترین کێشەم بۆ هاوڕەکانم هەیە ئەوەی زۆرترین کێشەی بۆ هاوڕەکانی هەیە لە دەرونەوە خۆی ئارام نییە و پەیوەندی ڕۆحانیەکانی بەهێزن ڕاست مامساکەم زۆر خۆشحاڵ بووین گفتوگویم بەیانێت گەرم و گورتر کرد بە چێژت کرد بەیانەکەمان سوپاس بۆ تۆ خۆشحاڵ بەخێر بێ ڕێکخراوی بەڕی لە زاخۆ کە ڕێکخراوێکی ژینگە پارێزیە و هاوکات بەکاری شاخەوانی و ئەنجامدانی گەشتەکان بۆ لووتکەی چیاکان و وەچیاکانی زاخۆ دەبینن ئەوان 16 گەشتیارن یاخ بڵێن 16 گەشتیان ئەنجامداوە و کۆتا گەشتیان سەردانی سەری چیای بێخێریان کردووە لە زاخۆ و هاوکارانی یاوەریان بوون و دیمەنی جوانی ئەو سروشتە جوانەی ئەم چیا و ناوچانە بە مەبەستی خۆیان کە لەم گەشتەدان تۆمار کردووە. یەکەم گروپێ چیاوانیە لە زاخۆ دهۆ ئەو حاضرین چوونێ بۆ گوپیتکا چیایەکێ دەڤەرێ دکن دەستپێکێ ڕێنمایان چوونێ و خواپارێزیە دەدەن ڕێک دیر و درێژ و بزەحمەتە مەترسیان وێژی هەنا ئەمژی یاوەریاوان بۆ گوپیتکێ دکن پیشەیە چیاوانی و سەرکەفتنا گوپیتکێ زەحمەتیان خوا هەنا بەتایبەت بۆ ئەن کەسێن و بۆ جارە یەکەمە وەکە من بخوا لێ کەسێن و ڕاهێنایینە و هی بووینە چو زەحمەتیاوان نینە ئارمان جاوی گروپی گوپیتک و ڕادەست نەبوون و بەردەوامیدانە پشتی دوو دەمژمێرن بەردەوامن ڕێکێ ئەم گەهشتینە گوپیتکا چیایە بێخێری 2500 متران ji astê avaderiyayî bilind e. Meramoma ew e em siruştê ciwanê devera Zaxo bû xelkekê me deverendiyên Herêma Kurdistanê û giştî Iraqê bidin diyarkirin û taybet jî bû cîhana ji derve. Armanca me serekî ew em bişin êdî vê pîşeyê bikin keltûr nava xelkê me da û spas bi Xwedê jî rojane roj bo rojê endamê zêde dibin û xelkekê xwasteka zor a ser û دیمەنên ciwan nawaze û dilgîr li gopîtka vî çiyayî têne dîtin. Ev ew sererayê şadbûn bi dîmenên cihên çînwarî ku beşdaran xweşhal dikin. Dajdar bûne çendîn çalakiyên hiking û walking de cûre rêpîvan û hem cûrê serkeftin.
بگونه و تشتاقی نیال داور بودینو گلک وقت بیشتر کیف و ما بهات که او هم جوره ورزشه که و هم جوره چالاکیه که دید نودیمن جوان سنوری داره سر بخوی زاخونه. بلکه من نشاید بیاد ورزشی دا کار بکم یا هم بچم هولای که ورزشی بکم یا هم که مذبحه که یا غردانه که بکم ابا اسوا کسی که گراسیت بشکدان که گشت جوانی ده با من باشترین ورزشه که دکارت که نکاباش ساختانی نکردن. گشت 16 که رکخرا بریا جنگ پارزی بو گوپیت کچیا اندوره انجام داده. جبلی جنگ پارزی وان آرمانجا کوچیاوانی ورزش کرنجی به ورگه بکنه کلتور. اسلام یوسف کردستان 24 چیای بخیری زاغو. شیلان کەمال خانمێکی کووردە پاڵەوانی لەرزوانیە بەشداری چەندین پاڵەوانێتی نێودەوڵەتی کردووە و خاوەنی چەند مەدالیایەکە ئەو پاڵەوانی لەرزوانی و زیاتر لە 20 ساڵە خەریکی یاریە و خاوەن چەندین دەستکەوتە لەسەر ئاستی پاڵەوانێتیە نێودەوڵەتیەکان راپۆرتێک لەسەرم خاتونە دەبینین پاشان لەسەر ئەم بابەتە دەوەستین. پاڵەوانێکی لە جوانی و زیاتر لە 20 ساڵە خەریکی یاری لە جوانیە. خاوەن چەندین دەستکەوتە لەسەر ئاستی پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان. شیلان کەمال خانمێکی کوردە و ئاریزانی لە جوانیە بەشداری چەندین پاڵەوانەتی نێودەوڵەتی کردووە و مەدالیای پلەکانی پێشەوەی بردۆتەوە. ئێستاش خەریکە خۆی بۆ پاڵەوانێتێکی تری نێودەوڵەتی ئامادە دەکات کە بڕیار ئەم ساڵ لە ئەمریکا بەڕێوە بچێت. 23 ساڵە من یاریەکەم بەڵام وەکو فۆکۆس هەمووی 4 ساڵەکە بێ فۆکۆسم کردوتە سەرەوەی کە بە ترکیزی بۆ پاڵەوانەتەکان خۆم ئامادەکەم و یاریەکەم. زۆر لە دوای ماندووبوونێکی ئەو خەڵاتانە وەرگرتووە چونکە وەکو یەکەم خانم لە شەرقی ئەوسەتا توانیم ئەو ڕێگایە ببڕم یا ئەو ڕێگایە بشکێنم کە بڵێم ئۆکەی ئێمەش ئەتوانین. ئەوە بۆ من کە بە ئاڵای کوردستانەوە چوومە سەر ستەیجەکە و هەمویان زانیان کە ئافرەتێکی عراقی کورد بوو بە ماستەریس لە ئەڵمانیا لە کۆڵن لە فیبۆ. شیلان کەمال لە سەرەتاوە لە پاڵەوانەتیان نێوخۆیەکان لەسەر ئاستی کوردستان و عراق بەشداری کردووە و دواتر لە پاڵەوانەتی نێودەوڵەتیەکانی دەرەوەش بەشداری کردووە و لە هەردوو وڵاتی ئەڵمانیا و بەریتانیا بەشداری کردووە و پلەکانی پێشەوەی پاڵەوانەتەکەی بردۆتەوە. پرۆژەی داهاتووم ئینشەڵا بگەمە ئۆڵمپ لە لاس ڤێگاس. ئێستا ماستەری ئەڵمانیا بەدەستهێناوە، ماستەری یوکەیم بەدەستهێناوە، ماستەری ئەوروپاشم بەدەستهێناوە. لە داهاتووە ئەمێ بڕۆمە ئینشەڵا وڵاتەکە ناوەکەی ناوڵم ئەچم پاڵەوانەیەکێکی تر بۆ ئەوەی کە پڕۆکارت بەدەست بێنم کە پڕۆکارتەکە گەشتە دەستم و کاتاتوان بەشداری بسە ئەڵم بکەم لە لاس ڤێگاس. ئێستا هەموو هەوڵی ئەم خانمە کووردە ئەوەیە لە داهاتوو وەک پاڵەوانێکی کوردی لە جوانی دەستکەوتی زیاتر لە پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان بباتەوە. خانمە پاڵەوانەکە خانمە شۆخ و شەنگەکە شیلان خان لێرە میوانی ئێمەیە و لە ستۆدیۆ بانی 24 ئاودان کردوتەوە. زۆر سپاس بەخێر هاتی شیلان. بەخێر بێ شیلان. پێش هەموو شتێ فزولی ئەوم هەیە بزان بانی زوو هەڵاسی کێشە و نەبوو لەگەڵ زوو هەستان؟ وەڵای من 6 بەخەبەرە بم حەوت لە جیمم. تەواوە مادەم ینی زۆر جار هەبوو ینی کەسانی وەرزشیش هەبوون هەکار وایە بەڵام هەر لەگەڵ خەوی بەیانیانە کێشیان هەیە بەشیان خانەوەی نەبوو باشە هەر ئەبێ وەرزشوان ئەبێ زوو بخەوێت و زووش هەست ئەبێ خەوەکی ڕێک خواردنەکی زۆر باشێ بێت. شیلان خان باس لەو پاڵەوانەتیانە بکەین کە بەشداریت کرد بەتایبەت دوایین پاڵەوانەتیەکان کە دەستکەوتت هەبووە مەداڵیات بەدەستێناوە کوێ بوو ئەم پاڵەوانەتیە چی بوو؟ جارە پێشێکی سپاس بۆ میواندارە جوان و سپاس جەنابتان. بەڕاستی دوو پاڵەوانی لە مانگی چوارە ڕوویدا لە هەشتی چوار و لە شانزەی چوارە یەکێکیان لە وڵاتی لە شاری بۆخم بوو هەر لە وڵاتی ئەڵمانیا ئەوەی تریشیان لە کۆلن بوو هەر لە فیبۆی عالەمی کە هەموو ساڵک مێزەیەکە کە ئەکرێت
ئەو دوو پاڵەوانی ئەوە مەرحەلەکەم ببڕایە ئەوە پێشوی بگەمە فی بۆ ئەوە مەرحەلێکی نێودەوڵەتیم هەبووە لەوێ چونکە پاڵەوانی پێشتر کە لە یوکەی بوو لە بەڕێتانیان لە ژێر ئیتیحادی ئەوروپایانە بوو نەیەتوانی وەرم بگرێت فی بۆ ئەبوایە هەشتی مانگ پاڵەوانەت یەکەم بکردایە ئەویش ماستەری فیجر بەشی کاتیگۆری فیجر سێمم بەدەست هێنا هەتا بتوانم بچمە مەرحەلەی فی بۆ لە ئەوروپا ماستەر. زۆر باشە. بەس لە وەرزش بۆ خانمان بە تایبەت وەرزشی لەرزجوانی ینی دەبینین خانمان ئێستا زۆر ڕوو لە هۆڵەکانی وەرزش دەکەن فیتنس دەکەن بەڵام جیاواز لە فیتنس ینی خانمان دەتوان بەدی بەڵدنگ بکەن بۆیان گونجاوە؟ جارە من هەر زۆر خۆشحاڵم خانمانیانە وەرزشەکەن ئەوە زۆر زۆر خۆشحاڵم ڕووکردن لە قاعەکان بەڕاستی هەم کۆمەڵگاکەمان چاکە کار هەر مێشکمان ئۆکسسیجین و زۆر پێم خۆشە کە خانمان یەکەم جاریان دوم پێویست ناکەانی هەموو کەسە ببێتە پاڵەوانەوەی کە من هەڵبژارد ئەوەش زۆر بۆیان دەگونجێ لە ڕووی فیزیکیەوە زۆر 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 بەدڵنیاییەوە زۆر زۆر بەدڵنیایەوە و هەچ کەسێکیش ینی سۆرم خواردۆ کەسێکی یەکەم خانم دوای من بچێت بۆ پاڵەوانێتی خۆم حەزر یەکەم ئەو زۆر باشەوە شانازیە خانمان ئەو هەستا ینی هاوکاریان هەبێ زۆر زۆر جوانترە بن هەڵبەت شیلان خان با کەمێکیش بگەڕێنەوە دواتر و مێژووی دەستپێکردنی تۆ لەگەڵەوەی کە لە دەستپێکردنەوە چۆن بڕیارتدا بڕۆی بەرەو پاڵەوانێتیەکان لە ڕاستیا هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا کە من زۆر دەمەکە یاریەکەم دوایەوە کوایە هەر تۆ مەکتەب خوێنی و شەهادەی وەرنەگریت وەرزش ئاهە بڕیارمە کە هاتمە ئێرە سەرم کرد بەڕاستی پێویست بوو ینی چکە خۆم دەمێک بوو لە دەروی وڵاتە بووم وڵاتەکەی من پێویست ئەنی ئەڵمانیا پێویستی بەوە نییە کە من بچم پاڵەوانێتی بۆ بێنم هەزارەها هەرایە بڕیارم ماوەتم بۆنا یعنی ئێمە هەموو نەوعێکمان هەیە لە وڵاتە با یەکێکیش هەبێ بە عارەقی ناوچەوانی بە ئازەڵە ینی بە جیا بکرێتەوە لە جیا بکرێتەوە لەم بوارەش لەو بوارەش هەبا هەمان بێت ینی زۆر 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 قورس بوو بۆ من لەبەرەوەی توانجێکی زۆر هاتە سەرم بەس هەرەوە من ڕێگەی خۆم گوت الحەمدولیلا شکر نەجات باش ئێستا هیچ خانمە یاریزانت هەیە خۆت ڕاهێنانی پێ بکەیت بتوێ ئامادەی بکەیت بۆ ئامادەکردن چکەوە شتێک نییەوە پرۆژێکی زۆر 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 قورسە ئەنی هەموو کەسە ناتوانێت بەو مەرحەلەیە بڕوە جارە کولتورەکەی ئێمەش بەڕاستی ینی زۆر خەڵک هەر ناژوێرێت بڵێ چم بۆ جیم ئەوان جاوە بڕیارە لە بڕیاری تاکە کەسی خودی کەسەکانەوەی یاخود لە ئامادەبوونی جستی و هەموو چانسەکانی دیکەی دەوروبەرە ئەنی خانم هەیە حەزەکات بەس ناوێرێت خانم هەیە حەزەکڵە و حەزمە کردکو تۆ بچم بۆ پاڵەوانەتی و بڕواشم هەیە کە ئەیتوانی ئەتوانێت بەڵام بەداخەوەنا بەڵام خانممان هەیە زۆر بەتوانایە وەرزشەوانمان هەیە زۆر بەتوانایە و من دەستخۆشیان لێکم و زۆر تەرجێ ئەو کەسانەکەم کە لەو وارەیان ینی بە ئەمە یارمەتی یەکتری بین زۆر زۆرم پێ خۆشە مەسەن زۆر ئافرەت هاتۆ توی پارەم نییە من ناتوانم تۆ بگرم تو وەرە چینەوە هەموو شتەکانت بووەکەم بە زیاری بکە وەرە بە زیاری بکە بە دڵنیاییەوە هەیە و شیلان خان باس لەوە کرد لە ئەڵمانیا دەژیای لەوێ پاڵەوان زۆر بووە پاڵەوانی خان ویستێت لە کوردستان ینی بێ وەکو پاڵەوانێکی کورد بناسرەی لە کوردستان تا چەند گرنگی بە وەرزشی خانمان بە گشتی دەدرێت بە تایبەت بۆ لەش جوانی ینی پاڵەوانێکیان بۆ ڕێک دەخرێ ئەسڵەن هەر نییە بەداخەوە من هەل لێرەوە پێیانەڵم هیوادارم بتوانن هیوادارم ئیشەڵا لەم دوایەشە گۆڕانکارێکی باش لایانی اتحادی هەولێر و بەتایبەتی کوردستانە کراوە هیوادارم بتوانن بۆ خانمان بوارە جوانەکان پاڵەوانێتیەکان شەرت نییە بۆدی بلدنگ بیان شەرت نییە فیجەر و بکینی بێت بە بکینی و بچنە سەر ستێج هەزارها سەدەها یاری ترمان هەیە ئەتوانن پاڵەوانێتی بۆ بکرێت کڕۆسفیتە یاری ئاسن بەرزکردنەوەیە زۆر 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 شتی ترمان هەیە ئەمانە بۆ خانمانە بگوجێن ینی دابنرێن بۆی کە بەشدار ببن بۆی چایان زیاتر بکرێتەوە و ئەوەی ڕوەکەنە سنتەری جوانکاریەکان بێنە سنتەری وەرزشەکان باشترەکە باش شیلان خان ئەو مێدالیانی کە بەدەستت هێناوە خۆش ئاماژێکیان پێبێ و باسێکیان بکەیت کە تایبەتە بە چی چۆن
ئەمەیان دێنس ڤۆلفە ماستەری ئەمە دێنس ڤۆلفە ماستەری ئەڵمانیا پلەی سێمە ئەگەر ئەمەم نەکردا نەئەچوون بۆ ئەم یعنی ئەمە وەکو پاڵاوتن بوو بەڵێ ئەمە ئەبوایە هەم وای ئەنج ینی ئەمەشم هەبوو پێشتر هینی یوکەی ئەمەش هەر بە پلەی سێمە بەڵام چکە اتحادی ئەوروپا نەبوو ڕێی پێ نەیان بچم بۆ ئێرە بەڵام ئەمان لەمووی قورستر بوو زۆر چۆن وەکو خۆ ئامادەکاری دەستەی مەسلەی ئامادەکاری هیچ خۆم پێشتر ئامادە کرده بوو خۆی جار بەجار ئاسانترە بێت تەنشیف و ئەو شتانە بەڵام گەشتن بەو شوێنە زۆر قرس بوو ئەسە من بۆ نمونە کابرەکانی سەختووە گەشتن بۆ ئەو شوێنە زۆر زۆر قرس بوو کە چوومە ئەوێ هەری ئافرەتی وەستا بوو دکتۆرێکی فیزیکی لەگەڵ بوو پۆزینگ مامۆستای لەگەڵ بوو لە ئیتیحادی وڵاتەکەی خۆیەوە کەسێکی لەگەڵ بوو من بە تاقی تەنیا ئاوە ئەلەرزیم بەڵامەوەی تۆ هێزەکەت ئەلێرە ئەمێشتە بڵێم لە کوردستانی خۆمان لە ئەتیحادی کوردستانیش هەر خەڵکی لێبوو لێ بەداخۆنە هاتن هەر سێریش میکەن والحاصل لێرە کە وەستام هەموو جان مەلەرزی لە ئەمریکا خۆی ئەو اتحادێکی ئەمریکیە لە بەڕێتانیا منی بینی هات دەستی گرتم وتی بۆوە ترسیت وت سەیری ئەوانە بکە کە چیتی ئەوانش هەر لە تۆوە ترسن لەبەر ئەوەی تر نەترسیت هێزێکی باشی زۆر زۆر ئەو زۆر زۆر بێتاقەت و یەک کەس لەگەڵ مابوو هاوڕێکی زۆر دڵسەوزم لێرەوە سڵاوم بۆی هەیە ئەو توانی ئەو ڤیدۆشتانم بگرێت و لەگەڵ مابێت ئەجینا کە چوون وتم من عراقیم و کوردما سەیریانە کردمان و بۆ لە کوردستانی عراق خەڵکە ئافرەتە چێ بۆ ڕێازە بەڵام تۆ من کە شانازیت پێوەکەم چەنەها خانمی دیکە شانازیت پێوەکە بەو هێزەی کە هەت بۆ و بەتەنیا بەرەنگاری هەموو ئەو ئاستانگانە بوویتەوە بۆ هیوایە کە لە لووتکەی بەرزتر بتبینەوە شیلان خان ئامانجی داهاتووی ئەگەر بۆمان ڕۆم بکاتەوە بەس ئەویش ئامانجی داهاتوت پاڵەوانی داهاتوت دیارە بەڵێ ئێستا ئەوە ئەوروپا ماستەر و یوکێ ماستەر و ئەڵمانیاشم هەرهێنا ئەمە پرۆ کارت بێنم بۆی بگەمە لەس ڤێگاز ئینشاءالله لەوێت بینینەوە و بەتەنیانی خۆشحاڵ بووین بەم بەیانی لەگەڵمان بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ تۆ بۆ سەرجەم خانمانی کوردستان و بۆ وەرزشوانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ژمارەی مێشەوانان لە دەڤەری ئاکرێ بە شوێکی بەرچاو زیایان کردو بە تایبەت توێژی گەنجان ئێستاوانیش حەزیان لە بەخێوکردنی هەنگەکانە و ڕیان کردوتە کاری مێشەوانی و هەنگ بەخێوکردن. بەڕێوەبەتی کشتتوکاڵی ئاکرش زیادبوونی بەخێوکردنی مێشهنگوین بەکارێکی باش دەزانێت. بەکارێکی باشی دەزانێت و دەیگەڕێنەوە بۆ کەش و هەوا و بۆ سروشتە لە بارەکەی ناوچەکە هاوکارمان ئاری حوسێن لە ئاکرێ باس لە بەخێوکردنی مێش و بەرهەمەکانی هەنگوین دەکات. هەنگوینش خۆشە. خوانی بەیانیانە بێت لەسەری بێت. باش. عمر گەنجێکی خەڵکی ئاکرێ 6 ساڵن ئەویە ملدایی کاری خۆدانکردن و ڕاگرتنا مێشێن هەنگبینی. دناوا فیتەمەنێ خۆیەک گەنجدا وەکە بتەمەنێکی خۆدان بەهرە ئەو یێ لە دەردوورە مێشاند زڤریتن ji bo ku nehêlîtin mêşên wî bikevin dest bê xwedaniyê û ev hene ew gelekî yê xwe girêdayîn. کاری میزبانی بو من کاری گله که خوشه من به خوشه وی کاری دارم افسال الحمدلله جو گله که باشه بهاره و گله که باشه بو هنگوینه حتی وگاوی ام میشه بخودان که این کاری هست سرکی میزبانی دا هنگوینه بله ام تره دا چندین برهمی دیگه میت های مثلا بو برهمی نانا غذاء الملکی خورنا ملیکا حبوب لقاح گرک شما سال دیف ساله هجمارا میجوانان لدور آکریا بر بزیده بونی و چید به تایبت جعالیه گنجان و که اوهانه لدف چند دنیا آکری بوهند اگران ودگریتن گیدیار افسال دو ماهی که جوتیاری مزور بری خود میجوانی بخودان کردن میشا اوش ودگرید بو سقای گنجای منطقه ما و هر وها خارناس روشتی یا میشا یا زور وینافچه لگور آمارن ریوبریا چاندنا آکره ادنها دا هجمارا میجوانان لوی دوره یا گشتی 600 کسان که همی پیک و خودانن 20,000 صندوقین میشانه و بر همی وانای هنگوینیت هر ساله که دا ادگهیتن 140 تنان
میجوانی کو اگرچه کار که بسانهینی نه لیوگا گوده دا گوتن سال لدیف ساله هجمارا میجوان لدور آکره یا برف زیده بونه و چیتن اوهانت آلیا کی دبوی چند زفریت و کومفای وانای باشه و دالیا کی دیش دا کو سروشت و دبره گله کی گنجای برا گرتنو خدان کرنا میشان آری حسین کردستان 24 جای پیرس لدور آکره بەڵێ ئاژا سەرەتاوان باسی هاوڕێتی بوو کۆتاییەکەشمان کۆتاییەکی شیرین بوو باسی هەنجوین بوو هاوڕێی هەنجوینت هەیە؟ هاوڕێی هەنگوینم هەیە ئینشەڵا هەر بمێنن بۆم و هەموو ئەوانش کە هاوڕێی هەنگوینیان هەیە بۆ یەک بمێن و بەرگەی سەختی و دژواریەکانی ژیانیش بگرن و هیواداریشم هاوڕەکانم کەمێک لە میزاجی من خۆش بن چونکە پێمەڵەن میزاجیت خۆم دانی پیانانم بەڵامەڵەن میزاجی ئەمە عزری بۆ خۆی هێنا سپاس بۆ ئێوە کە بەم بەیانە بینەری بیانی 24 بوون ڕۆژەکەتان هەمیشە بە خۆشی بمێنێتەوە کاتێکی خۆش